بێگومان ئێمە ئەمڕۆ گروپێکین هاتوینەتە شاری سۆران لە شاری سلێمانی و هاتوین گروپی پاراستنی خێزان کە ماوەی 4 ساڵ ئەم گروپە دروست بووە لە کۆمەڵێک ڕێکخراوی پیشەی و ڕێکخراوی مەدەنی و کەسایەتی. ئەمڕۆ لەم چالاکیەمانە هاتوین لە چوارچێوەی هەڵمەتی ڕاگەیاندنی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە ساڵانە ڕاگەیەنرێ. ئێمە لە چوارچێوەی ئەو هەڵمەتەیە هاتوین سیمینارێک پێشکەش بە کارمەندانی خەستەخانی منداڵبوون لە شاری سۆرانەکرێ لەلایەن دکتۆری پسپۆڕی خێزانیەوە دکتۆرە گوڵاڵەکە باز لە توندوتیژیەکات بەرامبەر بە ژنان لە کاتی مناڵبوونە کە ئەمە جۆرێکە لەو توندوتیژیانی کە لە بەرامبەر بە ژنانەکرێت کە ئێمە ئاگدارین توندوتیژی بە زۆر شێواز ڕوبەڕووی ژنانە بێتەوە. ئەمەش جۆرێکە لەو توندوتیژیە بۆیە ئێمە لە چوارچێوەی پاراستنی ژنان لە توندوتیژی و ژنان بە شێوەیەکی تایبەتی و خێزان بە گشتی ئێمە زۆر گرنگە بەلامانەوە کار بۆ پاراستنی خێزانەکەین لە توندوتیژی و لەو مەترسیانی کە ئەمڕۆ هەیە ڕوبەڕووی خێزانەکانمان بێتەوە لە هەرێمی کوردستان. ئەزانین لە زۆر ڕۆوە خێزان لە بەردەم مەترسیایە لە بەردەم هەڵوەشانەوەیە. جا بەشێک لەو پاراستنی خێزان ئەوەیە کە ئێمە بیپارێزین لە توندوتیژی بیپارێزین لەو کللتور و لەو بابەتانی کە نامۆیە بە خێزانی کوردی و بە ئاینی ئێمە. بۆیە ئێمە لەو چوارچێوە هاتوین ئەمڕۆ ئەمانوێ ئەم سیمینارە پێشکەش بە کارمەندان و پەرستاران بکەین لە خەستخانەی مناڵ. بێگومان هۆکار زۆرە کە ئەمڕۆ خێزان ڕوبەڕووی مەترسیە بێتەوە. هەموو زانین کە هەرێمی کوردستان بە کۆمەڵێ بارودۆخی زۆر ناسەقامگیرە تێئەپەڕێت، ناسەقامگیری لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە و سەرەڕای ئەمانەش هێنانی کۆمەڵێ کللتوری نامۆ بۆ ناو میلەتەکەمان کە ئەمڕۆ بەڕاستی بۆتە مەترسی لە ڕووی لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بە تایبەتی بۆتە مەترسی لەسەر خێزانەکانمان. بۆیە ئەبینین ئامارەکانی توندوتیژی ئامارەکانی هەڵوەشانەوەی خێزان بەردەوام لە زیادبوونایە. ینی ئەمە وای کردو کە ئێمە هەست بە بەرپرسیارەتی بکەین و هەوڵ بدەین کە ئەوەی کە پێمان ئەکرێ ئەوەی کە لە توانەمانەیە خێزانەکانمان بپارێزین لە هەڵوەشانەوە و لەو مەترسیانی ڕوبەڕوویە بێتەوە. ئاماری 2023 جارێ لەبەروی کۆتایی ساڵە ینی لە کۆتایی مانگی 12 ئامارەکان ڕاگەیەنرێ، بەڵام بێگومان ئەوەی کە ئێمە ئاگادارین بەردەوام لە زیادبوونایە ئامارەکان لە زیادبوونایە. بۆیە ئێمەش هەست بە بەرپرسیارەتەکەین بەرامبەر بە خێزانەکانمان. بۆیە هەوڵەدەین ئەوەی کە پێمان بکرێ ئەو توندوتیژیانە و ئەو مەترسیانە کەم بکەینەوە. بەناوی خۆی بەخشندەی مهرەبان، ئێمە وەکو گروپی پاراستنی خێزان ئەمڕۆ لە شاری سۆرانی ئازیز ئامادەین لە نەخۆشخانەی مناڵبوون بە مەبەستی پێشکەشکردنی سیمینارێک سەبارەت بەو توندوتیژیانەی کە لە هۆڵەکانی مناڵبوون بەرامبەر بە ئافرەتانی دووگیان ئەکرێ و پێشی نەزانراوە کە ئەمە توندوتیژیە بەڵکو بۆ بەرچاوڕوونکردنیان و لە ڕووی هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی یاساییەوە مافی نەخۆش دیاری بکرێەوە مافی دکتۆریش تاکوێ ینی تا چەندێک حەقی هەیە لەو جۆرە ڕەفتارانەی کە بەرامبەر بە نەخۆش ئەکرێ. دیارە گروپی پاراستنی خێزان لە ساڵی 2020ەوە دروست بووە. ئەم گروپە پێکاتوە لە زیاتر لە 6 ڕێکخراو و کەسایەتی و کە لە بواری خێزانە ئیشەکەن و چەند مامۆستایەکی زانکۆش کار ئەەکەین لەسەر ئەو ڕۆشنایی ئەو لێشاوە مەترسی کە ڕووی لە خێزان کردووە لە هەرێمی کوردستان و خێزانەکان ئامارە ترسناکەکانی ناودادگا پێمانەڵێن کە لە مەترسیدایە بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیانی کە لەسەر خێزان هەیە بۆ کەمکردنەوەی ئەو هەڵوەشانەوەی خێزانە کە ئێستا ئامارەکان پێمانەڵێن بەرزە. ئێمە خزمەت بە خێزانەکانەکەین. بەڵێ هۆکارەکان زۆرن، هۆکاری پەروەردەیی هەیە، هۆکاری ڕۆشنبیری هەیە، هۆکاری میدیایی هەیە، هۆکاری تەکنۆلۆژیا
زۆرە کە میدیا هەمووی ئەگرێتەوە ئێمە میدیای نیشتیمانیمان نییە لەبەرەوە هەموو میدیا ئەهلیەکان بە ئارەزوی خۆیان چی کەڵچەرێکیان ئەوێ ئەهێنە ناو هەرێمی کوردستان بۆیە ئێمە بۆ ئەوەی بەها بەرزەکانی ناو کۆمەڵگەی کوردەواری بپارێزین بۆ ئەوی خێزان لە مەترسی هەڵوەشانەوە بپارێزین هەستاوین بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەسەر هەموو ئاستەکان ئێستا ئەم جاریان لەسەر ئاسی تەندروستیە بۆی ئەو کۆرپەیە کە چاو بە دنیا هەڵەهێنێ لەژێر دەستی میهرەبانی ستافی نەخۆشخانەی مناڵبوونا سوودمەند بن.